ساڵانێکە فێرگەکانی تۆپی پێ ڕوو لە زیاد بوونە و بوونەتە ماڵی دووەم بۆ فێرخوازانی تۆپی پێ با تایبەت لە وەرزی هاوین و دوای کۆتایی هاتنی وەرزی خوێندن. فێرگەی تۆپی پێی شکۆیەکێکە لە فێرگە دیارەکانی شاری سلێمانی کە لە ژێر سەرپەرشتی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری کار و چالاکیەکانی ئەنجام دەدات. مهدی ئەحمەد عەزیز ڕاهێنەری تۆپی پێ سەر ڕاهێنان ئەنجام بدەم لە فێرگەی تیپی وەرزشی شکۆ کە فێرگەکە خۆم دامەزراندە و خۆم سەرپەرشتیەکەم بۆ سەرپەرشتیاری تیپێکی میلیم بە ناوی تیپی وەرزشی شکۆ. سەرەتای دەست بەکاربوونمان وەکو تیپی وەرزشی شکۆ لە 2015ەوە بە فەرمی ئێمە ئیجازەمان هەیە و لە لیژنەی تیپە میلەکانی سلێمانی. وام فێرگێش ئەوەی کە دەستمان پێکردووە تقریباً 3 ساڵ ئێمە ئەم فێرگەیەمان هەیە و ئەم ساڵ بەڕەسمی چوونەتە تیر و پشکی ئیتیحادی تۆپی پێ عێراقی کە هەساون بە کردنەوەی دەورەی فێرگەکان. کاتە ئێمە ئەم ساڵ بە فەرمی ناسێنراوی وەکو فێرگەیەکی ڕەسمی. وەکو فێرگەی ئێمە با بڵێن ئێمە 3 ساڵە هەین بەس وەکو فەرمی و ئیجازە ئەم ساڵەکە بە ڕەسمی هەیە و خاوەنی بڕوانامەی فەرمی تۆپی پێین کە لە بوارەکانی هەم ڕاهێنەرایەتی کە بەدەستمان هێناوە و داوەری کە کۆمەڵە دەورات کە بەشداریمان کردووە ئەو شادانشمان. من خۆم دەرچووی کۆلێژی شەریعەم زانستە ئیسلامیەکان زانستە مرۆڤایەتیەکان زانکۆی سلێمانی. هەڵبەتە من سەرەتای دەرسپێکردنم بە وەرزش ئەتوانم بڵم ئەگەڕێتەوە بۆ سەرەتای هەر لە زووە با بڵێن بەس من لە ڕاستیا لە ئەوڵۆ وەرزشی کۆنفۆم کردووە با بڵێن لە 2005ەوە من وەرزشی دووگۆڵیم کردووە وەکوتم وەکو تیپی مزگەوت تیپم هەبوو فێرقەم هەبووە با بڵێن لە کۆنەوە لە سلکی گەنجانە ئیشمان کردووە با بڵێن هەم لە وەرزشی کۆنفۆ هەم لە با بڵێن هەر دەوروبەرمان دایمە گەنج و ئەوەی بەدەورمانە هەبووە. ئەمەش دافعێک بۆ کە یاریزانی زۆرمان هەبووە نەمانزانێ بینێری نەکوێیتە بە ناچاری با بڵێن خۆمان هەساوین چونێتە ژێرە و بارە. هەڵبەت ئێمە 3-4 ڕاهێنەرین لێرە بەڵام هەرێکە وەجبەیەکمان هەیە ئەوان وەجبیان نییە ئەمڕۆ لێرە بۆیە لێرە حزوریان نەبووە. هەڵبەتە پاڵنەرێک لەو پاڵنەرانی کێوای لە ئێمە کردووە هەڵسین بە کاری وەرزشی و دروستکردنی فێرگە و خۆماندووکردنە بە تایبەت ئەتوانم بڵێم لایانی پەروەردەی یەکەیەتی چکە ئەتوانم بڵێم پەروەردە پێش وەرزشە وەرزش بەبێ پەروەردە هیچ ئەنجامێکی نابێ و ئەتوانین ئەو قسەیە بڵێن وەرزش بە پەروەردە ئەگاتە لووتکە. ئەگەر وەرزش پەروەردەی لەگەڵا نەبێ هەڵبەتە وەرزشێکی کرچووکاڵە بێ یاخود سەرکەوتوو نابێت یاخود با بڵێن کۆمەڵی گرفتی تر بە دوای خۆیان هێنێ لە ڕووی کەسایەتیەکەوە لە ڕووی فێرگەکەەوە لە ڕووی تیپەکەەوە لە ڕووی تەنانەت نادی و لە هەموو شوێنەکە. وەیە کەسێک کە پەروەردەکراو بێ بە شێوەیەکی تەندروست وەفاداری زۆری شێوێ بۆ فێرگەکەی بۆ تیپەکەی بۆ ئەو شوێنەی کە یەکەم جارتیا گەورە بووە. ئەمە قەناعەتی ئەمەیە و لانی پەروەردەی هەموو ئەو با بڵێن گەنجانە ئەو فێرخوازانی کە دێنە ئێرە و بە هەند وەرگیراوەوە ئێمە بە شێوەیەکی گشتی با بڵێن زۆر ڕەچاوی ئەو لایەنە ئەەکەین لەبەرەوەی زەڕورەتێکە بۆ ئەمڕۆ و حاڵەتێکی ترکە با بڵێم زۆر ئێمە حەزەکەین داکۆکی لەسەرکەین و وە گرنگی پێدەین ئەوەیە ئەگەر ئەو گەنجانە نێنە وەرزش و نێنە ساحە و دوو گۆڵی و مەیدان ڕواگەنە کافتریا و ڕواگەنە کۆمەڵە شوێنی تر کاتوانین بڵێن ئاراستەی پەروەردەی ئەم وڵاتە لاوچی ئاراستەیەکی تەندروست وەرنەگرێت لە داهاتووە. بۆیە ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوی کە گەنج دوور بێت لەو شوێنانە. فێرگەی تۆپی پێی شکۆ سەرەتا وەک تیپی میلی لە ساڵی 2005 دروست بووە پاشان لە ساڵی 2015 بە ڕەسمی بوونەتە ئەندام لە لیژنەی تیپە میلەکانی سلێمانی. ساڵی 2023 بە فەرمی مۆڵەتی وەک فێرگەی تۆپی پێ وەرگرتووە. فێرگەی شکۆ لە ئێستادا زیاتر لە 100 فێرخوازی لەسەر ئاستە تەمەنە جیاوازەکان هەیە کە ستافێکی لێهاتوو شارەزا ڕاهێنەرایەتیان دەکەن.
هەڵبەتە من فێرگە بۆ دوو هۆکارە گێڕمەوە بە قەنەعاتی خۆم کە بەو ئەزمونەش کە بینیومە. فێرگە دروستکردنی فێرگە بە شێوەی ئەکادیمی کە ئێستا هەیە و لە عالەمەوە بەتابەت لە حکوومەتی عێراقیشە ئیشی لەسەر دەکرێت بەو سیستەمەی کە ئەوان دیاریان کردووە و کابێ هەموو ڕاهێنەرێک بڕوانامەی هەبێ بۆ بڕوانامەی کە ئەوان دەستنیشانیان کردووە. بە قەنەعاتی من ئەمە لە ڕووی وەرزشەوە وەرزشە باتە پێشەوە بۆ چینی تازە پێگەشتوان و چینی بێچۆشێران ئەتوانێت لە داهاتوە خزمەتێک بکا بەم وڵاتە. ئەمە قەنەعاتی منە کە بەم شێوازەیە. لایەنێکی تری هەمان شێوە کە داکۆکی لەسەر کراوە لایەنی پەروەردەییە لە هەموو ئەو با بڵێن فێرگانی کە ئیجازیان پێدرێ و بە فەرمی ئەناسێنرێن بەڕاستی داکۆکی لەسەر لایەنی پەروەردە ئەکرێتەوە وە بیزات با بڵێن ئەو کەسەش کە خۆی ڕاهێنەرە ئەبێ خۆی خاوەنی کەسایەتێک بێ کە بتوانێت جێی متمانە بێ لەو گوزەرە و دەوروبەری خۆیان ئەوجا بە قەنەعاتی من خەڵکی یا دایک و باوکی فێرخواز دەتوانێت مناڵ بێنێتە ئەو شوێنە ئەبێ بۆ دووشە دوێت نەک ئەگەر واژ نەبێ بێ وابێ. تۆ کاتێک تەمەیوزەکەی لە فێرگەیەک بۆ بڵێن لە چاو فێرگەکانی ترا یەکەم با بڵێن بتانی متمانەیەکت هەبێ لەو شوێنە یا لای ئەو خەڵکە متمانە دووهەم بتانی فێرخواز پێ بگەێنی یعنی ئەمە خاڵێکە تۆ ناکرێ هەر تەنها بڵێ متمانم هەیە و وە هیچت پێ نەبێ لە بواری وەرزشە. بە قەنەعاتی من ڕاهێنەر ئەبێ ئەوەندە بتوانێت کە وەرزشکار پێ بگەێنێ توانای پێگەیاندنی وەرزشکاری هەبێ ئەوجا بە قەنەعاتی من خەڵک ڕووی تێیەکە و خەڵک زیاتر بێتە جێ متمانەی خەڵکیش. فێرخوازەکانی فێرگەی شکۆ سوپاسی دەستەی ڕاهێنەران و سەرپەرشتیارانی فێرگەکە دەکەن لا بەرامبەر گرنگی پێدان و بەدەمەوە بوونیان وەجیا لە تۆپی پێ لە ڕووی ئەرکە ئاینیەکان و پەروەردەوە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە پێشخستنی فێرخوازەکان. سەرەتا بەناوی خۆم مناڵم سۆیب ئیبراهیم محەممەدە ماوەی 2 ساڵە لەم فێرگەیەم تەمەنم 13 ساڵەوە سوودێکی باشم لەم فێرگەیە بینیوە چ لە ڕووی دینداری و چی لە ڕووی ڕەوشتەوە و چی لە ڕووی وەرزشیەوە پەیوەندیەکی زۆر توانمانەیە پێکەوە سەرپەرشتیەوە ڕاهێنەرەکانمان زۆر باش. ناوم هاوێر محەممەدە تەمەنم 16 ساڵە بۆ ماوەی 6 ساڵ لەم تیپەیە سوودمان زۆر لەم تیپە وەرگرتووە ڕاهێنەرە وشتەکانمان زۆر باشن لە ڕووی وەرزشیەوە زۆر شت فێر بووین. من ناوم ڕامبورهانە لە فێرگەی وەرزشی شکۆ هاتووم نزیکەی 2 ساڵە لەم تیپەم و سوودێکی زۆر گەورە بینن لەلایەنی جستەی و تەندروستی و ڕەوشتی و پەروەردەییەوە سوودێکی زۆریان پێگەیاندین و هیوادارم هەموو کاتێ ئاگیان لێ ئەمە بێت. سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان ناوم یەحیا محەممەد بەکرا تەمەنم 14 ساڵە و هەروەها لەم تیپە سوودێکی زۆرم بینیوە لەلایەن ڕاهێنەرەکانەوە لەلایەن هاوڕێکانمانێ و هەروەها لە ڕووی ئاینی و تەندروستی و پەروەردەییوانێ و هەروەها من ئێستا لەم تیپە زۆر دڵخۆشم کە لەم تیپە بە بۆنەی هاوڕێکانمەوە بە بۆنەی ڕاهێنەرەکانەوە و هەروەها لە چ مەرکەزێک یاری دەکەم لە مەرکەزی هجومیات یاری دەکەم. شێوازی دیاریکردنمان زیاتر بە پاسا دیاری دەکەین. ماوەی 2 ساڵە لەم فێرگەیەم هەفتانە 2 ڕۆژ یاریەکەین تەمرینەکەین و لە کاتی هاتنمان بۆ ڕاهێنانەکان یەکەم جار دەستنوێژ و دەموچەومان دەشۆین بۆ ئەوەی پاک و خاوێن بین یینە ساحە و نوێژەکەمانەکەین و دوایەوە دەستەکەین بە تەمرین و یاریەکەین. هەتا ئێستا زۆر باش بوو بە قەنەعاتی ئێمە ئیجاباتیان هەبووە. ئێمە بەشداری با بڵێن ئەلحەمدولیلا زۆر بەدەممانەوە بوون فێرخوازانە بینە دەرەوەی شار چالاکی دەرەوەی شار دروستەکەین تا ئێستا هیچ ئاستەنگ و گرفتێکمان بۆ دروست نەبووە و بە خۆشحاڵیەوە ئامادەیان دەربڕیوە وەکو لەوانەی ئێمە لە دەورەی خولی ئەوەی با بڵێن چەمچەماڵ کە کۆمەڵی دادگەری پێساوێن بەشداریمان کرد توانیمان تا قۆناغی با بڵێن چواریش بڕۆین بەڵام تر بەشداریمان کردەوە کە چەمچەماڵ شوێنێکی دوورە کێشەمان نەبووە بەشداری با بڵێن یاریگاکانی دەرەوەی شارمان کردووە وەکو عربەت و وەکو با بڵێن بازیان و
بە دەوری خۆمانە بەعام بەشداری زۆربەی یاریەکانمان کردووە و چوینەتە با بڵێن میوانداری ئەو تیپانەمان قبول کردو ڕۆشتون گرفتمان نەبوو ئەتوانم بڵم ئینێکی باش بوو بۆمان ینی تۆ پاڵپشتێکی باش بوو بۆ ئێمە بەشێکیانەوەنە هەر فێرخوازی بەردەستی خۆمانن کە ئێمە هینمان کردوون ڕاهێنانیان پێەکەین هەر لای خۆمان و لە بناڵی و لای خۆمان پێگەشتون و ئێستا الحەمد لە ئاستی باشیان هەیە و یاریزای نادیەکانن لێرە ئێمە تەمرینیان پێین و هاوکاریان پێەکەین بۆ ئەو گەنج و شەبابانە ئەوە هۆکارێکی با بڵێن بە شێوەیەکی سەرەکی ئیشمان لەسەرەوە کردو وەکو فێرخواز بە گشتی ئێمە تقریبەن توانین بڵێن بە دەقیقی 100 فێرخوازێکمان هەیە بۆ 3 ئاستی جیاواز کە بێن بە 3 ئاست ئێمە تەمرینیان پێەکەین ئاستی 2007 و 8 بە یەکۆ تەمرین پێەکەین تقریبان بەشێک لە شەشەکانیش 6 و 7 و 8 بە یەکۆ تەمرین پێەکەین 9 و 10 و 11 بە یەکۆ تەمرین پێەکەین 12 و 13 و 14 بە یەکۆ تەمرین پێەکەین کاتێن بەم 3 ئاستە تەمرین ئەدەینەوە بە یاریزان بەڵام من یەکشان ئەڵێم یعنی هەر باوکو دایکێک واجبی سەرشانێتی حەزی مناڵەکەی جێبەجێکە جایتر چ بۆ دووگۆڵی بێت چ بۆ یاریک هە جاریەکانی تر بێت مەفروزە لەسەری بەڵام بە ڕێوشوێن و زەمینە سازیەک کە لایق بێ بۆ کەسە لەبەرەوە من داوا لە هەموو با بڵێن دایکان و باوکانەکەم کە کار ئاسانی بۆ نەوەکانیان بکەن بۆی کە حەزیان لە وەرزشی دووگۆڵێ تەمان خەڵکی زۆر حەزی لە وەرزشی دووگۆڵیە جیلی گەنج و مناڵ و گەورە و توانی بڵێن وەرزشی دووگۆڵێکێکە لە وەرزشانی کە ژمورێکی زۆری هەیە چ بۆ یاریکردن چ بۆ جمهور چ بۆ سیرکردن بۆ هەموو لایەنەکان لەبەرەوە من وابینم ئەگەر دایک و باوک پشتگیری مناڵەکەی بکات و بتوانێت بە شێوەیەکی ئەکادیمی بینێرێتە شوێنێکی وەکو فێرگەیەکی ئاوا مناڵەکە شتێکی لێ پێیا بێت چکە بۆ ئێمە لە خۆ تەمرینی پێ ناکەین بەڵام ئەگەر لە کۆڵان بۆ خۆی یاریکە لەوانێت تووشی حادیسەی سیارە بێ لەوانەیە سەری با بە شۆستەیەەکە سەری با بە شتێکە خۆ هەر یاریەکە ئەو یاریەکە یاریەکە لە کۆڵان بەس جاری وایە شتێکی عەشوایی ئەتوانم بڵێم بۆیە ئەگەر ڕێگیری بکرێ لەوەی کە مناڵ لە کۆڵانشە هەمە بێتە ئاستەنگ بۆ سایەق و بۆ سیارە و بۆ کۆمەڵەشت و هەم شوێنێکی حەزاریشە تۆ دەیتە ساحەیەک و فێرگەیەک و مامۆسایەک و ڕاهێنەرێک و دەوراتی بینی و ئەزمون و خیبرەیەکی هەیە و تۆپ و هەموو شتێک لە بەردەسایە بەستێکیت ئەمە ئەتوانم بڵم خزمەتێکە هەم بەو مناڵە و هەم بە داهاتووی ئەم وڵاتش بۆ مەسلەی وەرزش کە با بڵین ئەتوانم بڵم ئەساسەکەی لە دایک و باوکەوە دەست پێکات چکە ئەمە ئەزمموی ئەومان زۆر بووە کە دایک و باوک ڕێگیری کردووە لە مناڵی زۆر بەهرەمەند لە ئاخرا هیچی لە پێیان نەبوو هیچی لە سەوز نەبووە کە ئێمە زۆر ئەمەلمان پێەیە بۆ کە شتێکی لە پێیان هەڵبەتە ئێمە هەموو با بڵین هەموو ڕاهێنانێک پێش ڕاهێنان بە 5 دقە بە 10 دقە بە چارەک با بڵین بابەتێکی پەروەردەیمان هەیە ئەتوانین بڵین هەر جارەی پەیوەستی بە بابەتێکەیە جاروایە لەسەر دایک و باوکە جاروایە لەسەر ڕازگوۆیە جاروایە لەسەر با بڵین بابەتی خوێندن و مەکتەب و سعیکردنە جاروایە بابند پەیوەندی بە جانبی جەستەیی مەسەلەی ئیسلام چۆن گرنگی داوە بەلایەنی جەستەیی کە مسلمانی بەهێز باشترە لایخوا لە مسلمانی لاوازکە مەبەستی پێی جەستەیە تیاگەی لایانی جەستەیە کە لایانی تریژەگرێتەوە بەس مەبەسمان ئێمە ئەم لایەنەیەکە ئەم واتایە شەڵەگرێت مەبەسمەوە ینی زۆر داکۆکی لەسەر ئەو لایەنە ئەەکەین وە بە شانازیەوە و باگراوندێکی با بڵێن پێمان خۆشە باگراوندێکی ئاینیمان هەبێت و فێرخوازەکانیشمان بە هەمان شێوە بن وە خۆشمان تەحافظ کردەوە لەوەی کە هەر یاریزانێک کە ڕەچاوی سلوک و ئەدەبیاتی باشی نەبوو بێ ئێمە لێرە نەمان هێڵاوەتەوە لای خۆمان یا دوورمان قسەتەوە مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری بەردەوام دەیەوێت لە ڕێگەی وەرزشەوە لایانی پەروەردەی گەنجان و لاوان بەرەو پێشەوە ببات تا لە داهاتوو نمونەیەکی باڵای ئەدەب و وەرزش بن.